الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە دوای سوپاس و ستایش بۆ خوای تاک و تەنیا و بێشەریک و ناردنی درود و سڵاوات بۆ سەر گیانی پێشەوامان خۆشەویستمان، پێشەوای هەموو پێغەمبەران و ساڵحان و چاکان و پاکان، حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم. سوپاس بۆ خوای پەروەردگار بە سەربەرزی و بەدڵی خۆش مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان لە خزمەتی دابووین و جەژنمان کرد. هەموو ڕۆژێکی جەنابیشتان هەر جەژن بێ. من وا دەزانم هەموو جومعەیەک کە بە دیداری یەکتر شاد دەبین لە ماڵی خوادا هەر جەژنێکی گەورەیە بۆ ئێمە. هەر ئەوەی کە ئینسان دێتە ماڵی خوا و گوێ بە کەلامی خوا دەگرێ، چای بەم ئیماندارە بەڕێزانە دەکەوێ، ئەگەر خەمێکیشی هەبێ لە دڵی دەردەچێ و بە جەژنێکی گەورەی دەزانێ. زنجیرە باسێکم بەدەستەوە بوو لە مانگی ڕەمەزاندا، بەڵام ئەوەی وای لێکردم ئەم وتارە تایبەت بکەم ئەوەیە: لە کۆتا ساتەکانی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزاندا کە مەجالی وتاری شەوانم نەمابوو، نامەیەکم بەدەست گەیشت، نامەیەکی داخراو کە کردمەوە بە ڕێزێکی ئەهلی مزگەوت بۆی هێنام. نامەی گەنجێکە و تەمەنێکی بەڕێ کردووە. ئەو گەنجە نامەکە لای خۆم پارێزراوە بە ئەمانەتەوە. ئەڵێ مامۆستا نازانی بە چ حاڵێک ئەم لاپەڕە فۆڕەم ئەم دیوادی و پڕ کردوێتەوە. لەگەڵ زۆری وشەکانی داگریاوم، بە شەرمەزارێکی یەکجار زۆرەوە نووسیومە. لەم کوردستانەدا کەسێکم پێشک نەهات دەردە دڵی خۆمی لەلا بکەم، بەڵام بە ئومێدی خوا حوسنی زەنی بە بەندە هەبووە کە بە وشەی نەشیا و هەرگیز جوابی کەس نادەمەوە. ڕێز لە قسەکانی هەموو مرۆڤێک دەگرم کاتێکە قسەی بۆ کردبم، و هەموو ئەو ئەمانەتانەش کە لامانن هەتا دەیبینە ژێر گڵەوە نزیکترین کەسەکانی خۆمان لێمان نابیستێ. بۆیە باسی ئەوەی کردو ئەم گەنجە، ئەڵێ بەس خوا ئەزانێ بە چ خەجاڵەتی و ناڕەحەتیەکە وشەکانم نووسیوە. ئەڵێ مامۆستا من پیس بووم، ساڵانێکە لە کاری بەدڕەوشتی گلاوم. تەنها ئومێدێکم ئەوەیە کە خوا عەفوم کا بێمە لای تۆ حەدی شەرعی خوا چییە لەسرم جێبەجێکەی. گەنجێکم هەبووم، بەڵام ناتوانم ژن بێنم، لەبەر ئەوەی بەڕاستی ویژدانم ڕێگەم پێنادا ئەو ئافرەتە پاکانەی کە دەچمە ماڵیان هەموو بە حەیا و بە شەرەف تا ئێستا دەستێکی نامەحرەمیان بەرنەکەوتووە. منیش ساڵانێکە لە دەریای زەلکاوی پیسیدا دەتلێمەوە و هەموو کارە ناشەرعیەکانم تاقی کردوێتەوە. چۆن ویژدانم ڕێگەم پێدەدا لەگەڵ ئافرەتێکی پاکە هاوسەرگیری بکەم کە من ئەوە حاڵمە و ئەوەش پاچی ئەوە؟ چارم چییە؟ ئەتوانم بێم لە نزیکەوە بتبینم؟ عەرزم کردن ئەوە ساتەکانی کۆتایی مانگی ڕەمەزانە کە ئەو نامەیە بەدەست من گەیشت. بۆیە بە واجبێکی سەرشانی خۆم زانی وەکو موسڵمانێک، کەسێک کە پەنای بۆ ماڵی خوا هێنا نابێت ڕەتی کەیتەوە، و پێشی دەڵێم نامەوێت ڕوبەڕوو بتبینم، با ئەو شتە لە بەینی خۆت و خوادا بێ، بەڵام لەوە ئەچی ئێستا لەم مزگەوتەدا بێ. دیارە بە پێی متابعی بەرنامەکانمان دەکا و دەڵێت چاوەڕێی وڵامم. خۆشەویستم، سوپاسی متمانەت دەکەم، دڵنیا بە ئێمە لەم مزگەوتەدا من لە ژیانی مەلایەتی خۆمدا بیرم نایە وشەیەکی زبر و نەشیاوم بە هیچ کەسێ وتبێ، و هەمیشە دەرگای ڕەحمەتی خوام پێخۆش بووە کە لەسەر موسڵمانان بکرێتەوە، چونکە دینەکە وایە دەرگای ڕەحمەتی خوا لەسەر هیچ کەسێکدا ناخرێ. بۆیە ئەم وتارە بەڕێزان تایبەت دەکەم بە تەوبە وەکو وەڵامێک بۆ ئەو گەنجە، بۆ خاوەنی ئەو نامەیە، و بۆ یەک بەیەکی خۆشمان ئەهلی مزگەوت، بیسەران و بینەرانی ئەم وتارە، بۆ ئەوانەی کەوا ئەهلی ئیمانن، هەمومان پێویستیمان بەم بابەتە هەیە. بەو بەڕێزەش دەڵێم بە هەموو شتان لەم وتارەی ئەم جومعەیەدا یەک وشە بەکار نایەنم، تەنانەت حەدیثێکیش، تەنها کەلامی خوا بەکاردێنم، تەنها قورئان، چونکە بەس قورئانە کە خلافی لەسەر نییە. بەو بەڕێزە دەڵێم ئەو وشانە کە بیستت هی من نین، وابزانە لە ئەڵڵا دەبیستی، چونکەوە کەلامی خوایە. من قورئانی خوات بۆ دەخوێنمەوە. ئەی گەنجی بەڕێزی تۆ بەکار گوێ بگرە لە سوڕەتی ئەلفورقان لە ئاەتی 68ەوە خوای پەروەردگار دەست پێ دەکا و دەفەرموێ: والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق
ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما. ئیماندارانی ڕاستەقینە عیباد الرحمن با دڵیان بە خۆیان خۆش بێ، سەیرێکی بەڕێز سەیری خۆت بکە ئەهلی ئیمان. ئەگەر ئەم سێ سیفەتت تێدایە شکری خوا بکە، سوپاسی ئەڵڵای لەسەر بکە و بەردەوام بە لەسەری. ئەو کەسانەی ڕۆژێک لە ڕۆژانی ژیانیاندا هاوبەش بۆ خوا بڕیاردان خەل لەگەڵ یا ئەڵڵادا یا شتێکی کە بەدەمیاندا نایە، هەموو هیوا و ئومێدەکانیان بەس بە ئەڵڵاوە بەستۆتەوە، چاوەڕێی خێرن لە ئەڵڵا، لابردنی ئازار و شەڕ هەر لە ئەڵڵا داوا دەکەن. بوونی منداڵ، ڕزق و ڕۆزی، کرانەوەی بەخت و دەروی خێر تەنها یەک کەس هەیە پێی دەکرێت، ئەویش ئەڵڵایە. هیچ هاو بەشێکی بۆ بڕیار نادەن. ئەوانە هەرگیز دەستیان ناچێتە خوێنی هیچ مرۆڤێک، بە سەلامەتی و پاچی لە دنیادا دەژین. ئەوانەی کە ڕۆژە لە ڕۆژان وەکو جەنابتان دۆخینی حرامیان نەکردوتەوە، بەردەوام داوێنیان پاک بۆ بە پاکی ژیاون و زینایان نەکردووە. ئەم سێ سیفەتە، پاچی عەقیدە و بڕوا، پاچی دەست و سوور نەبوونی دەست بە خوێنی هیچ مرۆڤێکی سەرزەوی، پاچی ئەخلاق و ناموس و شەرەف و ڕێز، نزیک نەکەوتنەوە لە بەدڕەوشتی و زینە. هەر کەسێک خوای گەورە ئەم سێ خەڵاتی پێ بەخشی بێ، دڵت بە خۆت خۆش بێ، دڵت بە ئیمانەکەت خۆش بێ سەلامەتە، دڵت بە خۆت خۆش بێ هێستا مەردی مەیدانی، دڵت بە مرۆڤ بوونت خۆش بێ، تۆ مرۆڤی، دڵت بە ویژدانت خۆش بێ، سوپاس بۆ خوا ویژدانت ئازارت نادا، کارێکن نەکردووە ویژدانت ئازارت بدا. ئەمە صیفاتی عیباد الرحمانە و تۆ لە زنجیرەی عیباد الرحمانە ناوی خۆت تۆمار کردووە. خوا دەفەرمێەوە مەن یەفعەل ذالکە، بەڵام کەسێ ئەم سێ گوناهە گەورەی کرد. خۆشەویستانم، ئەمە نەسی قورئانە، هیچ گوناهێک لەسەر زەویدا نییە لەم سێ گوناهە گەورەتر بێ، هیچ گوناهێک نییە لەسەر زەویدا. هاوبەش بۆ خوا بڕیاردان، هاوارکردنە غەیری خوا لەگەڵ خوادا، دووەمیان قەتڵ کوشتن، سێیەمیان زینا و بەدڕەوشتی. هیچ گوناهێک لەم سەر زەویدا بە نەسی قورئان خوا بەیەکەوە هێناونی، هیچ لەوە گەورەتر نییە. هەر کەسێک ئەم سێ گوناهەی کردبێ لەم سەر زەویەدا، یان یەکیانی کردبێ، یەلقە ئەثاما، دڵنیا بێ هەر لەم دنیادا عقوبەکەی وەردەگرێ، بە سێ شت وەری دەگرێ. العقاب، دڵنیا بێ تووشی سزای خۆی دەبێ. وەڵڵاهی هەر کەسێ مشریک بێ، هەر کەسێ بە ئەندازەی ئەوەی چاوەڕێی لە ئەڵڵا هەیە، جا مشریکەوە نییە بڵێ خوا نییە، ئەڵێ خوا هەیە، بەڵام بە ئەندازەی ئەوەی چاوەڕێی لە ئەڵڵا هەیە، چاوی لە عیبادوڵڵاش هەیە، چاوی لە عەبدێکی خوش هەیە، بە ئەندازەی ئەوەی کە دەزانێت شیفا بەدەستی ئەڵڵایە و دەزانێت بەدەستی قەبرێکیشە، بە ئەندازەی ئەوەی کە دەڵێ بەس ئەڵڵا منداڵ دەبەخشێ، ئەگە بچمە سەر گۆڕی فڵان کەسیش منداڵم دەبێ، وەڵڵاهی ئەوانە دایمە دڵیان لەرزۆکە. ئینسانی مشریک دایمە دڵە ڕاوچەیەتی، چونکە عەقیدەی پاک نییە، ئەبێ ببێ ئەبێ نەبێ. ئینسانی مشریک ئەو کەسەیە کە خوا ئەم قورئانە نازدارەی ناردووە، ئاخر پەیامی خوا بۆ سەر جەم مرۆڤایەتی، کەسێ وا بزانێ غەیری ئەم قورئانە بەختەوەری پێیە، وەڵڵاهی بەس سەرگەردانی بۆ دەمێنێتەوە. وەڵڵاهی 70 ساڵ تەمەنت بەڕێ بکەی لە ڕێبازێکا کە دژایەتی ئەو قورئانەی پێ بکرێ، وەڵڵاهی لە ئاخریا یان تڕۆ دەکرێ یان شەرمەزار دەکرێ. هەر لەلایەن ئەوەیەوە کە هاوبیر و هەڤاڵی خۆت بوون. هەموو ئەوانم بینین کە چەند تەمەنیان بە شەرمەزاری بەڕێ کرد، کە تەمەنیان لە دژایەتی ئەو قورئانەدا بەڕێ کرد. هەر کەسێ هاوبەش بۆ ئەڵڵا دانێ شەرمەزار دەبێ عەزیزەکانە. دووەمیان هەر کەسێک عقابەکەی پیاوکوش بێ، عقابی خۆی وەردەگرێ. واللهی ئینسانێکت کوشت بێ بە ناحەق، خوایە پەناماندەی دەستمان بە خوێنی کەس سوور نەبێ، لە ژیان تا ئیسراحەت بە خۆتەوە نابینی، حتا ڕۆژێ دەتکوژنەوە بکوش، هەر چارەی لە چارەی نووسراوە تازە خۆی نووسی، ئیلا ئەوەی خەڵک بکوژێ دەکوژرێتەوە. هەیە بە بنەماڵە پیاوکوژن، بڕۆ سەیری قەبرستانەکانێکە هەموو کوژراونەوە، هەر ژیانیان بە کوشتن و کوشتنەوە ڕاهاتووە. عقوبەکەی وەردەگری، هەر لە دنیادا فەرموودەی خوایە. والله ئەوەی زیناکار بێ، ئەوەی بەدڕەوشت بێ، ڕەنگە بۆ یەک دوو چرکە لەزەت وەرگرێ، بەڵام حتا دەمرێ ویژدانی نائارامە، پێ دەکەنێ بەڵام دڵی دەگریە. وەکو ئەو گەنجە چەند ساڵە دەڵێ واللهی مامۆستا هەموو خراپەکانم تاقی کردەوە، بەس واللهی ناڕەحەتترین ژیانم هەیە، بەس بزانیت چه ئاگرێک لە ناخمدایە کە ناهێڵێ ئیسراحەت بم. بەڕێزم ڕاستە، ئەوە عقوبەی خوایە هەر لە دنیادا بۆ ئینسانی زیناکار.
البعد عن الله وعن الصالحين خۆی گەورە هەر لە دنیادا دوورت دەخاتەوە لە خۆی کە ئینسان شیرک و قەتڵ و زینای کرد لە خوا دوور دەکەوێتەوە ڕۆژ بە ڕۆژ لە خوا دوور دەکەوێتەوە ڕۆژ بە ڕۆژ لە خالقی خۆت دوور دەکەوێتەوە ڕۆژ بە ڕۆژ لە ساڵحان و ئەم مەدیسە پاکانە و ئەم دموچاوە نورینانە لە ئەهلی مزگەوتەکە دوور دەکەویتەوە دەڕۆی بۆ شوێنی تر بۆ شوێنی خراپەکاری الحرمان بەخوا مەحروم دەبی لە دین لە پاکی لە ئەمان ئایا و خەڵکە چەند خۆش ئێستا نەدەماچێت لە بن پشتێنە و نەحیمایە و حرەسی هەیە و بەبێ منەت لە ماڵی خۆت دەیتە دەرەوە قاتڵ وایە ئەو بکوژانە خۆ دەبینین کە لە شاخەوە پیاوکوژن تا شار ئەو هەموو حیمایەیان بە دەورەوەیە کونە مشتیان لێ دەبێتە قەیسەری کە یەک تۆز بەو شەقامانەدا دەڕۆن چۆن فێق و هۆڕی مرور بەم لاولادا حەد ناوەری لە کیلۆمەتری شۆ نزیکی سیارەکەی بکەیەوە ئەوە چونکە دەستت بە خوێنی خەڵک سوورە دەوەرە دەستت پاک بێ بە خوێنی خەڵک بە حەیەتی وەکو جەنابتان سیلەح لە ماڵەکەشتا هەیە هەر پێشت شک نایە چونکە بێمنەتی خۆت تەسلیم بە خوا کردو و دەستت بە عەبدی خوا سوور نەبووە لە خوێنەکەیدا پاکی شەرەفی کەس نەشکاندووە زیناد نەکردووە باک ژیاوی بەخوا بە پاکیش دەمری بەس ئەوەی کەوا لەم شتانەوە گلابێ حیرمانی هەیە لە ئەمان لە مەردایەتی والله هەموو خەڵک مەدحت کا خۆت بە نامەرد دەزانی لە ویژدان کەس ئاگاشت لێ نەبێ وەکو ئەو گەنجەی کە ئەو نامەی نووسی و ئەڵە خۆ کەسیش عقوبەم نادا بەس ویژدانم ناهێڵ بحەسێمەوە بەردەوام ئازارم دەدا هێشتا تروسکایەکی ئیمان لە دڵیا ماوە ئەی لە قیامەتە یضاعف له العذاب يوم القيامة خوای پەروەردگار لە قورئان فەرمێ جەزاء وفاقا جەهەنەم عەدلی خوایە یەک گوناه یەک سزا بەس بۆ ئەمانە ئەم سێ گوناهە سزاکەیان دووبارە دەبێتەوە هەر جارێک هاوارت بۆ غەیری خوا ببێ سزاکە لە جەهەنەمان نوێ دەبێتەوە هەر کەسێکت زیاد کوشت بێ قەتڵەکەت ئەوە نییە لە سزای یەک قەتڵا سزا بدرێی هەموو جارێت دووبارە دەبێتەوە عەزابەکە هەر زینایەکەت زیادە کرد بێ نەزەرێکی زیاترت کرد بێ سزاکە دووبارە دەبێتەوە ويخلد فيه مهانا خوا دەفەرمێ ئەوانە سووک و ڕیسوا دەکرێن لە جەهەنەما چونکە لە دنیادا سوکایەتیان بە دینی خوا کرد بە قورئانەکەی خوا کرد ئەوانە مشریک بوون سوکایەتیان بە مرۆڤ و ڕوحی مرۆڤ کرد بە حەقی ئینسان کرد خوا سووکیان دەکات لە جەهەنەما ئەوانە سوکایەتیان بە پاکی و پوختی و شەرافەت کرد ئەبێت لە جەهەنەما لەبەر چاوی هەموو جەهەنەمیەکانیشە ئەو سێ تاقمە لە هەموو کەس چروکترن یعنی سەفیح کراون ڕیسواترینن مهانە والله لە دنیاشدا دەبێت بە چاوی سوک سیر بکرێن بەڵام خوای پەروەردگار ڕێگەی ڕزگاری هەرگیز داناخە ئەو گەنجە بەڕێزە و هەر هەمووشمان یان هەر کەسێک کە تووشی ئەم سێ تاوانەش بووە تا ئێرە بزانێت چەند بابەتەکەت خەتەرە بەڵام گوێ بگرە خوا دەفەرمێ ئیلا من ئیلا کەسێک نەبێ هەر کەسێک لە دەرگای ئەمە بدا ناومێد نابێ مادام زیندوی هێشتا مادام ساغی هێشتا و نەمردووی دەرگای ڕەحمەتی خوا هەر داناخرێ ئیلا من یەکەم تابە هەر کەسێک تەوبە بکات تەوبە یعنی لەو شوێنەدا گوناهەکەت بوەستێنە لەسەری سوور مەبە و ئامەنە ئیمانێکی پاک و پوختیش بەخوای خۆت بێنەوە شادە و ئیمانی بە حەق بێنە دەستکە بە عیبادەتی خوانێوانی خۆت و خوات چاکەوە کە تێک چووە سێمیان وعەمیلە عەمەلەن صالحا ئەمجا مەهێڵە دەروونت خاڵی بێ بە چاکە پڕیکەوە ئەو کەسەی کەوا هاواری بۆ خوا بردووە مشریک بووە غەیری ڕێبازی قورئانی گرتووە کە ئیمانی وازی لە خراپەکە هێنا بەینی خۆی خوای چاکرد بە عیبادەت هاواری بەس بۆ خوابر بە خەڵکیش بڵێ بڵێ خەڵکینە وەڵڵاهی من ڕێبازی بێدینیم تاقی کردەوە بەو خوایە هەمووی سەرگەردانیە تکاتان لێ دەکەم ئێوە بە دوو ڕێبازی چەوتی من مەکەون بەخوا بەس ئەو قورئانە کە کەلامی خوایە حەقا بەس ئەم قیبلەی محەممەدە حەقە کە ڕوویتیەکەی ئەوەی تری هەمووی نێو چاوانت ئەدا لە بەرد ئاخری ڕیسوایت بۆ دەمێنێتەوە ئەبێ ئەمە بە خەڵک بڵێ ئەمە عەمەلی ساڵحە خەڵکی نەوەکو من دەستم سوتاوە ئێوە مەردی خوا بن وامەکەن ئەوە پەشیمانی لە دوایە قەتڵت کردووە ئەو شوێنە ئەو گروپە بەجێ بێڵە کە لەگەڵیان پیاو کوش بووی لەو مەکانەش دوورکەوەکو لە حەدیسەکە هاتووە دەفەرمێ پیان وت عالمەکە پێی وتی ئەم شوێنە ئەم شارەش بەجێ بێڵە تازە ئێرە بە کەڵکی تۆ نایە با چاوت بەم شوێنی بکوژانە نەکەوێتەوە واز لەو جەماعەتە بێنە واز لە بکوژان بێنە واز لەو شارە بێنە بڕۆ سەری خۆت هەڵگرێت لەگەڵ ساڵحان و پاکاندا بژی و هەمیشە بڵێ ئامان قسەت پێوترا قبوڵی کە دەست بۆ چەک مەبە گورە کوشتن دوایی ماڵوێران بوونە نەسیحەتی خەڵک بکە بە کوڕەکانی وایە بە خۆی بکوژە من خەڵکم بینی ئەو بەدبەختە کوڕەکانیش ئێستا منداڵێکی دەماچەیەکی کردوون بە قەدەم و زەلێکی خستۆ دەشانیانەوە لە زیاتی بڵێ ڕۆڵە گیان من هەڵەم کرد خۆزگە نەسیحەتکارێکم هەبووە ڕۆڵە ئێوەکو من مەبن
ئێوە خەریکی پاکی بن، خەریکی خوێندن بن، خەریکی ئیسلاح بن، خەریکی قەڵەم بن، کوڕە چەک بە کەڵک نایە. ئەبێ واز بێنی کەچی عینی تەمسیلی خۆی باب و باپیرانی سیلاحەکە بۆ منداڵە بچووکەکانیش ئامادەیە لە ماڵێ، دەداتە دەست ئەوانیش فێری بکوژی دەکا. خەتەر لەوەدایە، دەبێت کە تەوبەت کرد و بینی خۆت و خوات چاکرد بە خەڵکی بڵێ ئەم ڕێبازە هەڵەیە کە زینات کردو ئێستا ئەو گەنجە بەڕێزە ئەڵێ لە ڕووم نایەژن بێنم، وەڵڵا ڕاست دەکەی. بەڵام من یەک نەسیحەتی موسڵمانانت دەکەم ئەزیزم، هەر کەسێ تووشی زینا بوو تۆبەی ڕاستەقینەت کرد وازت لەو خراپە هێنا، بینی خۆت و خوات چاکرد، یەک ساڵ هاتی جومعە و جەماعەت عیبادەتی مانگی ڕەمەزانت کرد و تەراویح و وتارت گوێ لێ بوو، دوای یەک ساڵ سوپاس بۆ ئەڵڵا نەچوویتەوە سەر ئەم خراپەیە دڵنیا بە پاک بوویتەوە، پاک بوویتەوە، هیچ لە لەش نەماوە. ئەم جا بڕۆ هاوسەرگیری بکە، ئەم غەریزەیە مەمرێنە. ئیسلامی ئێمە بەڕێزان داوای غەریزە جنسیەکانی نەکردووە بیمرێنین. تەبەتول لە ئیسلامدا نییە، ئەوەی کە لە دینەکانی کەدا خۆت بخەسێنی و هەرچی ئارەزۆ نەدمێنێ. ئیسلامی ئێمە ئەم ئارەزۆ جنسیانەی لە لەشی ئەم گەنجانەدا دروست کردووە، دوو جار دەتوانی لەخوا پێی نزیک بێەوە. یەکەمیان تا هاوسەرت نییە ئەو حرامە دەتوانی وەکو ئەو گەنجە بچی بە پارە بیکەی، بەڵام لەبەر خاتی ئەو خوایە بەس لەبەر خاتی خوا نایکەی. وەڵڵی هەر جارە سەبر دەگری و ئارەزۆکانی خۆت دەمرکێنیەوە و تووشی حرام نابی، یەک جار لەخوا نزیک دەبێەوە، بە سەبر لەخوا نزیک دەبێەوە. کە هاوسەرت گیریت کرد ئەمجا بە ئارزوی خۆ سەیری جسمی ئافرەتەکە کە بۆی پێغەمبەر دەفەرمێ سەڵام ئیذا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە، ژنێک بێنە هەموو جار بە تەماشاکردنی چێژ وەرگری، بۆی خوا بە عیبادەت بۆت بنووسێ، با چاوت تێر بێ، پێویستیت بە دەرەوە نەبێ، هەموو ئەندامەکانی جستەوەی کە حرام نەکراوە هەمووی چێژی لێوەرگرە، دوایش بڵێ یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ، ئەلحەمدوللیلا حەڵاڵی خۆم لە ئامێزدایە، لە ماڵی خۆمە غەریزە حەڵاڵەکانم بە پاکی جێبەجێ دەکەم، خوا بەمەش لە خۆی نزیکت دەکاتەوە. وای ئەم گەنجە دەبێژن بێنێ، دوای یەک ساڵ پاک دەبێەوە. بەڵام دەبێت پێت بڵێم هەر زیناکارێک دوای یەک ساڵ کە پاک بۆوانێ ئەلحەمدوللیلا وازی لەو گوناهە هێنا، زەواجی کرد نابێ بە ژنەکەی بڵێ ئەمە خیانەت نییە، نابێت ڕۆژێ لە ڕۆژان پێی بڵێ من کاتی خۆی زینام کردووە، چونکە ژیانی هاوسەری بە کەڵک نامێنێ، ئەو ژنە متمانی دیسان پێ نامێنێ. خوا لەمە عقوبە نادا، چونکە تۆ لەبەر خاتی خوا وازت هێنا، وەڵڵاهی بەردەمی خوا لە قیامەتە خێزانەکەشت نایزانێت کە تۆ زیناکار بووی، خوا وا پاکت دەکاتەوە ئەلحەمدوللیلا. بە خێزانت نەڵی زینام کردو، بۆ هیچ هاوڕێیەکتی نەجێڕیەوە، خۆت نیشانی هیچ مامۆستایەکی ئاینیش مەدە، بە منیشەوە، وەیە من کەلامی خوات بۆ دەجێڕمەوە. وعمل عملا صالحا، بەکردەوەی پاک جوان شوێنی ئەم خراپەکاریە بگرەوە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر کەسێک ئەمەی کرد فأولئك يبدل الله سيئاتهم حسنات، الله لم مجد خوشا. فأولئك أو مشركي كتوبي كرد أو بكوجي كتوبي كرد وقرايو ولا إخوة أو زيناكاري بو مرجاني كباسم كتوبي كرد، فأولئك يبدل الله خواب وخوي، الله خواب وخوي ببي ملائكة ببي پیغمبران ببي شفاعت كار، خواب وخوي دي تصرخ لقلتا ما ملي تو دسيتا قل خوا دفرمي همور رابردو كد ودكم بچاكا پاکت دەکەمەوە. جاران حەزل لە بێدینی بوو دڵت والێ دەکەم حەزل لە خواپەرستی بێ، جاران حەزل لە خوێن ڕشتن بوو ئێستا قێزل لە خوێن و لە چەک و لە کوشتن دەبێتەوە، جاران وێڵ بووی بە دووی داوێن پیسیدا ئێستا کە بیرت دەکەوێتەوە شەرمەزاریدا دەگەڵی ئەستەغفر الله. خوا خۆی دێ ئەم دڵت دەستکاری دەکا، وەڵڵا دەتکا بە مرۆڤێکی تر وا لێ دێ خۆت هەز دەکەی ئەو مرۆڤەی جاران نی. خوا من جاران دڵ و دەروونم چۆن بوو ئێستا چۆنم، جاران دەگەڕام کە یەکێکم دەکوش تەسویریشم دەکرد، ئێستا کە لە فلیمی شا ببینیم یەکێ دەکوژرێ چاوی لێ وەردەژێڕم، جاران دەگەڕام لە موبایلا ڕەوشت بیا ڕەوشتێک دوو لە ڕووی جەنابتان و ماڵی خوا لە شوێنێکا بۆیە بە دوویدا بگەڕێم، ئێستا کە بیرم دەکەوێتەوە قێزم لە خۆشم دەبێتەوە. خوا گەورەی هەر بۆ تۆیە، فەئولایکە یوبەدیل الله بۆ خۆی. تۆ چەند گەورە دەبی مامەڵەت دەچێتە گەڵ خوا بە فریشتەکانیش ناڵێ، خۆی دێ دەتکا بە مرۆڤێکیکە. والله لەگەڵ خەڵک دەتبینێ بەخوا قەت زەلامەکەی دوێنێنێ. سبحان الله ئەم تەوبەیە چۆن گۆڕی بوو بە ئینسانێکی تر عەزیزەکەم. وكان الله غفورا رحيما، خوا لە هەموو ڕابردووەکەت خۆش دەبێ. خوای گەورە لەمەوەدا بەردەوام ڕەحمی خوا لەگەڵدایە، هەر کارێک بکەی لە ناو ڕەحمەتی خوادا دەژی، چونکە تۆ لەبەر خوا وازت هێنا. ئالێرەدا خوا دەفەرمێ وریابە شەیطان هانت دەدا. هەمووی قورئانەکە من ئەم جومعەیە بۆتان دەخوێنمەوە، هیچی کەلامی پێغەمبەریشی صلی الله علیه و سلم تێدا نییە، قسەی مەلا و زانایەکی تێدا نییە.
خوا دەفەرمێت لەو کاتەیە وریا بە شەیطان پێت دەڵێ نا بەخوا خوا لێت خۆش نابێ شەیطان هیچ مەجالی نامێنێ کە خراپەکە ناکەی دێهانت دەدا ئەڵە زەحمەتە خوا لێت خۆش بێ دوای ئەوەی ئەو هەموو زینایەت کرد ئەو هەموو ساڵە بەردەوام بووی شت نەما تاقینەکەیەوە ئێستا تێر بووی دەتەوێت تەوبە بکەی خوا لێت خۆش بێ خوا دەفەرمێ وریا بە ومن تابە هەر کەسێ وازی لە خراپەکە هێنا وعامل صالحا چوو هاوسەرگیری بە حەڵاڵی کرد و ماڵ و مناڵێکە ڕێک و پێکی بەیەکەوە ناو کاسبی حەڵاڵی کرد و شکری خوای کرد و بوو بە ئەهلی مزگەوت وەکو جەنابتان فإنه يتوب إلى الله متابا ابن كثير دفرمي فإن الله يقبل توبته دڵنیا بە خوا دەفەرمێ دڵنیا بە شەیطان گومان نەخاتە دڵتەوە ڕێک و ڕاست تۆ بەکەتم قبوڵ کردووە قبوڵم کردی پاکم کردوویتەوە وا بزانە سەر لە نوێ لەدایک بووی بەخوا بەڕێزان هەر یەکێک لە ئێمە دەتوانێت وا بزانێ حەز دەکەی وەکو مناڵی لێبێتەوە پاکبی بەڵێ ئەوەی کە ئەم خوایە فەرمووی لەم قورئانەدا لە سوورەتی ئەلفورقاندا جێبەجێی کە یەک لاپەڕەی نوێ لەسەر ژیانت هەڵدرایەوە چۆن چڵک و پیسێکی زۆرت پێوەیەتی چوویتە حەمامێکی گەرم و پاک و پوختەوە بە سابوون و بە شامپۆیەک خۆت پوخت کردەوە هیچت پێوە ماوە کاتێ دەرەوە بووی بە مرۆڤێکی نوێ جلی نوێ لەبەر کرد ئەو پیسەی جاران نەمای بۆنی ناخۆشت لێ نایە ئێستا بۆنی خۆشت لێ دێ خوا دەفەرمێ پاکم کردوویتەوە مەتابە تۆبەکەت قبوڵ کراوە لای خوای گەورە ئەمجا ئەم گەنجە دڵت خوا مامۆستا دوعام بۆ بکەن بەڕێزم دەڵێم زۆر لە ئێمە گەورەتر دوعات بۆ دەکا هەر کەسێ تۆبە بکە گوێ بگرن لە قورئان لە سوورەتی غافر ئاەتی حەوتە خوای گەورە کۆمەڵ فریشتەکانی یەکجار زۆر بێشمارن هەر خۆی دەزانێت چەندن لەناو هەموو فریشتەی خوادا کۆمەڵێکی تایبەت هەن عەرشی خوایان هەڵگرتووە عەرشی خوا چۆنە ئەوە بخوا بەس بۆ خۆی دەزانێت بەس لە عیلمی خۆی دایەتی ئەو فریشتانەی کە عەرشی خوایان هەڵگرتووە یعنی زۆر لە خوا نزیکن تایبەتمەندترینی فریشتەکانی ناو هەموو فریشتە و مەلایکەتەکانن ئەوانش کە لە دەوری عەرشی خوادان خوا دەفەرمێ الذين يحملون العرش ئەوانەی عەرشی خوایان هەڵگرتووە ومن حوله ئەوانەی لە دەوری عەرشی خوان يسبحون بحمد ربهم ويؤمنون به بەردەوام ئیشی ئەو فریشتانە بەس ئەوەیە یعنی لە زیاتی نان خواردن و ئاو خواردنەوە و زەواج و منداڵ و کار و کەسابەت و هەناسە یەکشت دەڵێن بەردەوام سەیری گەورەی و دەسەڵاتی خوا دەکەن چێژ وەردەگرن لە بینینی خوا لە دەسەڵاتی خواڵن سبحان الله ئەوە زیکریانە خوایە پاکی و بێگەردی هەر بۆ تۆیە دەڵێن الحمد لله خوایە ئەم گەردونە هەمووی دەبێت سوپاسی تۆ بکە کەواتە ئەگەر دەتەوێت لە خوا نزیک بێەوە بەردەوام زیکری سبحان الله و الحمد لله بکە بە خۆشەویستیەوە خوا بپەرستە خوات خۆش بێ وەکو مەلایکەتەکان ئەمجا ئەو مەلایکەتانە یەستەغفیرون للذین ئامنوا نەک یەکجار دوعات بۆ بکەن بەردەوام ئیشیان ئەوەیە سبحان الله الحمد لله خوای گیان خۆش بە لە چێ للذين آمنوا لإيمان داران ربنا وسعت كل شيء رحمة وعلما دلن خوايا أوي لم قردون دايا بديارنا دياريوا هر هموي رحمتي توي لقل دايا هموي برحمي تو دروا بريوا خوايا هموي زانستي توي لقل دايا أقال لهمشتك خوايا جان الله فاغفر للذين تابوا يا ربي خوايا هر كسي توبي راستقينيك دولي خوش به تۆ بە ئێمە دەڵی مامۆستا دوعای خێرم بۆ بکەن من پێت دەڵێم مەلایکەتەکانی دەوری عەرشی خوا و ئەوانەی عەرشی خوایان هەڵگرتووە دوعات بۆ دەکەن ئەڵێن فەغفر للذین تابوا خوا لەو گەنجە خۆش بە وەڵڵا ناوت دێنن والله ناوت دێنن دڵێن خوا لێی خۆش بە جا نەک جارێک هەمیشە دوعات بۆ دەکەن یەستەغفیرون خوا لەو گەنجە خۆش بە کە لەبەر خاتری تۆ لە زینا گەڕایەوە خۆی پاک کردەوە ئەو گەنجەی وازی لە پیاوکوژی و قەتڵ و سیلاح هێنا ئەو کەسەی هاواری بۆ ئەڵڵا دەبردووی ئێستا موحید و یەکتاپەرستێکی ڕاستەقینەیە واتبعوا سەبیلەک جا نەک هەر تەوبەت کرد وازل لە خراپە هێنا خوایە هاتنە سەر ڕێبازەکەی تۆ ئەمجا هاتن لەگەڵ تۆ ئاش بوونەوە ئەمجا دەستیان کرد بە موسڵمانیەتی خوایە گیان لە عەزابی کەڵپەداری جەهەنەم بیان پارێزە دوعای مەلایکەت ڕەت دەبێتەوە خۆشەویستم نە بەخوا بەخوا خوا دەفەرمێ دوعاکانم وەرگرتن لەو تۆ بەکارە خۆش بوو دوعای زۆر لە ئێمە پاکتر و چاکتر کە مەلایکەتەکانی عەرشی خوا و دەوری عەرشی خوان دوعات بۆ دەکەن کۆتایی وتارەکەم بە یەک دڵخۆشکرەیەکی زۆر گەورە بۆ ئەو بەڕێزە و بۆ هەموومان دێنم ساحیرەکانی فیرعەون هەموو تەمەنیان لە سحرا بەسەر برد یعنی هەموو تەوەنیان سوێندی ئەوەی کە دەیان خوارد بعیزەتی فیرعەون بە گەورەی فیرعەون لەلایەن خوا بوو هەموو ژیانیان چاواشەکاری بوو ساحیرەکان ئەو هەموو میلەتیان بە سحر چاواشە کرد بوو
بەڵام کاتێ موسا دەستە سپیەکەی و عەسا حەقەکەی هاتە مەیدان کە حەق هات بەتاڵ سەرابە بەخوا زیناکار بۆی دەردەکەوێت ئەوەی چۆن تینویەتی لە دوورەوە شتێک دەبینێ وازانێ ئاوەکە گەیشتە سەیەکە ئاو نەبوو سەراب بوو هیچ تینویەتی ناشکێنێ غەیری ڕێبازی خوا هەر هەمووی سەرابە ئەو ساحیرانە ئەو هەموو ساڵە دەرباری کۆشکەکەی فرعەون بوو سوێندیان دەخوا بێعیزەتی فرعەون کە ڕاستەقینەیان بۆ دەرکەوت بۆیان دەرکەوت ئەمان لە سەد بەتاڵ بوون وەڵڵا ئەمە هەموو چاوبەستەکی بوو هەمووی سەراب بوو هەمووی تراویلکە بوو هیچی بە کەڵک نایە ئاوی ڕاستەقینە نییە یەکسەر خوای پەروەردگار دەفەرمێ فەئوڵقیە السەحەرەتو ساجیدین یەکسەر کەوتن بە سوزدایە بۆ خوا یەکسەر خوای گەورە باسی ئەو سوزدایان بۆ دەکا ئەفەرمێت دوای ئەو هەموو ساڵە خراپەکاریە دوای ئەو هەموو چەواشەکاریە دوای ئەوەی کە فیرعەونیان لە جیاتی خوا دەپەرست خوا دەفەرمێت کە سەریان خستە سەرزەوی بۆ من لە یەکەم سوزدا لە هەموو گوناهەکانیان خۆش بووم بۆیە تۆبەکار کە دوورکە نوێژی تەوبە دەکات دڵنیا بە ئەوە نەستی قورئانە کە سەرت خستە سەر سوزدەی یەکەم سەرت بەرز نەکردوێتەوە کە خوا لێت خۆش بووە ئەو ساحیرانە بەو هەموو تاوانەیەوە خوا دەفەرمێ فەئوڵقیە السەحەرەتو ساجیدین هەر کە سەریان خستە سەرزەوی بۆ ئەڵڵا وتیان ئامەنا بڕەبی العالەمین خوا فەرمووی لە هەموو گوناهەکانتان خۆش بووم لەگەڵ موسا و هاڕوونە باسییان دەکات لە قورئانە حتا ڕۆژی قیامەت من و تۆ باسی ئەو ساحیرانە دەخوێنێەوە خوا ئەو موقیفیان باز دەکا بێمنەت بوون لە هەموو شتێکی ژیان ئەی خوای پەروەردگار چەندە میهرەبانی ئەو هەموو خراپەیەت بە یەک سوزدە سڕیەوە بە یەک سوژدە هەمووت سڕیەوە والله بابەتی تەوبە ئەوەندە شیرینە حەز دەکەم لە جومعەی داهاتووشتا لە خزمەتتانە بم هێستا لەسەری بڕۆین بەس ئەم جومعەیە بەس باسی کەلامی خوام کرد هەمووی کە بۆم خوێندنەوە کەلامی خوایە و هەمووی قورئانە بۆی ئینسان تەواو دڵی ئاوی پێ بخواتەوە یا ڕەبی خوا لە هەموو گوناهەکانمان خۆش بێ یا ڕەبی خوا تەوبە دەکەین لە هەموو گوناهێکە کردومانە خوا لێمان خۆش بێ پەروەردگارە مەلایکەتەکانی دەوری عەرشی خوا و ئەوانەی عەرشی خوایان هەڵگرتووە دوعا دەکەن بۆ تۆبەکاران یا ڕەبی خوا دوعاکانیان بۆ ئێمە گیرا بێ ئێمە لە تۆبەکاران قبوڵ فەرمووی خوا لەو گەنجەش کە بەو دڵە حەزینەوە نامەی بۆ ئێمە و مزگەوت نووسیوە یا ڕەبی خوا لێی خۆش بێ یا ڕەبی خوا تەوبەکەی لێ پیرۆزکەی خوای پەروەردگار هەموو گەنجانێکمان کە لاڕێ بوون خوایە ئەوا بیان هێنەوە سەر شەقامە ڕاستەکە سەر ڕێبازە ڕاستەکە ئاوا ڕێگەی حەقیقەت و ڕاستی بدۆزنەوە یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی دڵ و دەرونی بەخەمە خوایە دڵ و دەرونی خۆشکەی ئەوەی نەدارە دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی لێ بکەیتەوە خوا بێی بەهانا و هاواری هەر هەمومانەوە یا ئەرحەمە الراحیمین آمین آمین والحمد لله رب العالمين